لەیلا قاسم ئەو لەی مەجنونەکەی نیشتیمان بوو. سەرچاوەکان دەڵێن ئێمنی مکریانی شاعیر لە ستایشی لەیلا قاسمدا ئەو هۆنراوەی نووسیوە کە دەڵێ کە تۆ ڕۆیی لە چاو مەکخەوی من لە بسکت ڕەشترە مانگە شەوی من بڕۆ مەجنون بە لەیلای خۆت منازە کە ناوبانگی پتر دەرکرد ئەوی من بزەی هاتێ وتی جەلادی خوێڕی بە کەیفی خۆت پەتت باوێژە ئەستۆم ئەوە پەت نییە مەدالیای ئیفتیخارە کە بوومە قارەمانی میلەتی خۆم لە بەشی کۆمەڵاسی و قۆناغی دوو لە زانکۆی بەغداد کۆلێژی ئاداب گردنی ژنێک لەگەڵ پەتی سێدارە جەنگا بەڵام گردنی بەپەت لە پێناو وڵاتدا ڕازاندەوە و دەستبەرداری خشل و خێر و بێری زێر بوو. لەیلا قاسم ساڵی 1952 لە خانەقین هاتۆتە دنیا خوێندنی سەرەتایی و ناوەندی لەوێ تەواو کردووە. ساڵی 1970 ماڵیان دەچێتە بەغدا. لەیلا لە بەشی کۆمەڵاسی دەست دەکات بە خوێندن. ساڵێک بەر لە هاتنی بۆ بەغداد لە ڕێگەی براگەورەکەی سەلام قاسم پەیوەندی دەکات بە یەکێتی قوتابیانی کوردستان و دواتر پارتی دیموکراتی کوردستان. لەیلا لە ناو خوێندکاران و قوتابیاندا هەوڵی ڕێخستنی نهێنی دەدا. لە سەرەتاکانی ساڵی 1970 کاتێ سەرکردایەتی سیاسی کورد لەگەڵ ڕژێمی عێراق لە یەکتر نزیک بوونەوە و کە پاشان بەیاننامەی 11 ئازاری بەدواداهات بۆ دانی مافی ئۆتۆنۆمی کارکردنی قوتابیان ئازادانەتر بوو. بەڵام دوای تێکچوونی پەیوەندیەکان کە دوجار لە ڕۆژی 24 مانگی 4 ساڵی 1974 بۆمبارانی قەڵات زەکرا و پاشان هەڵەبجار لە هەمان بۆمباران بێبەش نەبوو پەیوەندیەکان بە یەکجاری گەڕایەوە بۆ خاڵی سەرەتا و جەنگ دەستی پێکردەوە. حکوومەتی عێراق هەوڵیدا تەنزیماتەکانی ناوشار بکاتە ئامانج. 28 4 ساڵی 1974 لەیلا قاسم و 4 لە هاوسەنگەرانی لەیلا بەناوەکانی جەواد هەمەوەندی، نەریمان فواد، حەسەن حەما، ئازاد سلێمان دەستگیر کران. شایەت حاڵ و سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە سەدام حوسێن وەک سەرۆکی دەستگای هەواڵگری لە زیندان سەردانی لەیلا دەکات لا بەرامبەر دەسەڵگرتنی لە چالاکی خواستەکانی تری جێبەجێ بکات. بەڵام لەیلا داواکەی ڕەت دەکاتەوە و سەدام بەبیری دێنێتەوە کە لە سێدارە دەدرێت. بەڵام لەیلا لەو کاتەدا دەڵێت بە مردنی من دەیان لەیلا لە کوردستان بەرامبەرتان بێدار دەبنەوە. دواتر دادگا وەک تیرۆریست و تێکدەر حکمی لە سێدارەتانی بەسەردا سەپاندن و لە کاتژمێر 7 سەر لە بەیانی ڕۆژی 12 ئایاری ساڵی 1974 لەیلا و 4 لە هاوخەبات و هاوڕێیانی لە سێدارە دران و بەو لە سێدارەدانا لەیلا بوو بە یەکەم ژن لە مێژووی حکومڕانی عێراق لە سێدارە بدرێت.